صلابن گرم جه دنگی امریکا لواشنطن دگل دمگدی یه کرد کنکشن از داخلی شمو ام کاتتان بخیر ام برنامه لواشنطن و دنجی امریکا بلاو دبیتوا من معتبر شروانی برسوا کوماریان جبو گتارا سالانه سروک اوباما و سردریا دگل هزاران پنابرین ازدی لکمپین ترکیا دنیف برا حکومتی و هدف دا هەروەها شەڕی نێوان هێزەکانی حکوومەتی سووریا و کوردەکان دەبێتە مایە ئاوارەبوونی خەڵکەکی زۆر لە حەسەکە بەڵام دەپێشدا بە کۆچی دوایی شای ساودی دەست پێ دەکەین. دقل فشارتنا طرمي شاه عبد الله عربستان السعودي شاه نوح سلمان سوزيد دا بردوام بالسر الريبازين برايخوا ايرو هيني شاه عبد الله للرياض هاد بشارتن درو الرسمه كده بعمادبونا جماركا ريبرن مسلمان وعربان لصالة 2005 شاه نصالي جه برايخوا قرد لي جصالة 1995 ورا حكمرانية لمرجعي السعودي ديكا وجوي دمي وراوي دست ببنجافان برف مودرين كرنا مرجعها باريزيار كريا. دوامەڵەتی دیارکراو بۆ ژاپۆن بۆ ئەوەی 200 میلیۆن دلار بداتە ملیتانی دەوڵەتی ئیسلامی لە بەرامبەر ئازادکردنی دوو هاوڵاتی ژاپۆنی بەسەرچووە. جارێ هیچ لەسەر چارەنووسی ئەو دوو پیاوە نەزاندراوە. جۆنۆکۆ شیدۆ دایکی بە بارمتەجیرا و کێنجی گۆتۆ داوای لە حکوومەتەکەی کرد 200 میلیۆن دلار بدات و ژیانی کوڕەکەی ڕزگار بکات. ژاپۆن دەڵێت هەموو هەوڵی داوە ئازادکردنیان مسۆگەر بکات. وەزیری دەرەوەی ژاپۆن دەڵێت ڕێبازمان نەگۆڕاوە و چۆک بۆ تێروریزم دانادەین و ئێمە لەگەڵ وڵاتانی پەیوەستدار کار دەکەین لە شەڕ بەدژی تێروریزم. سێشەممە ملیتانی دەوڵەتی ئیسلامی گرتەیەکی ڤیدیۆیی بڵاو کردەوە گوتی دوو پیاوەکە گۆتۆ و هارونا یوکاوە دەکوژێت مەگەرەوەی ژاپۆن لە ماوەی 72 کاتژمێردا پارەکەیان پێ بدات. پاشا روزا سیاسی یا یمنی نزلال دمینه حتا روزا یک شمیک و پارلمان وی بریاری بده کاوی دزجکارکیشانه سروکی پسند بکه یا نه. سروک و سرک وزیر و حکومت یمنی دزجکارکیشانه خوادانه چند روزان پشتی ملیتان حوتی دست بسر جهن گرینگن حکومت دگرتین و داخوازا گوهرتنا دستوری کرین. نوێنەرێ نەتەوێنێ گرتی دەبێژە ئالۆزیین یەمەنی وێ چارەسەر بن ئەگەر کۆمەڵێن نەیار ڕێزێ لە ڕێکەفتنا دابەشکردنا دەست هەڵاتێ بگرن. کۆنگرەی وڵاتانی هاوپەیمانی شەڕی داعش دەکەن پێنجشەممە لە لەندەن بە میواندارەتی ئەمریکا و بریتانیا بەڕێوەچوو. لە هەماندەم سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق لە بڵاوکراوەیەکی بنووسین ناڕزایەتی خۆی دەربڕی لە بەرامبەر بانگ نەکردنی نوێنەرێکی هەرێمی کوردستان بۆ ئەم کۆبوونەوەیە. وزیر دەربەی ئەمریکا جان کێری و وەزیرە دەربەی بریتانیا فیلیپ هامۆند مێهوانداریە کۆمبوونا لەندەن یا هەفپەیمانیا نێفتنەتەوەی یا دژی دەوڵەتە ئیسلامی یا داعش کرن. 21 وڵاتên hevpeymaniya nêfneteweyî li Kombûna London amade bûn û pêdaçûn li ser stratîjiya karê hevpeymanan bû têkşikandin û ji navbirna çekdarên dewleta îslamî kirin. Ji berî kombûn dest pê bikit Wezîrê Derveyê Brîtanya Philip Hammond di daxuyaniyekê da got hêrişên asmaniyên hêzên hevpeymanan û lê gel hêrişên leşkerê Iraqê û hêzên Kurdan wahiye bû demê çendîn salan vekêşit bû ji navbirna çekdarên Daişê. Konferansa London sengî xiste li ser rêpirîbûna gefên çekdarên Daişê nebtinê bi awayekî leşkerî belku rêgirtin li derbasbûna çekdarên biyanî û hişikkirina jêderên darayî. Wezîrê Derveyê Amerîka John Kerry got çekdarên dewleta îslamî yan Daeş nebtinê gefin li ser Iraqê û Sûriye yan Rojhelata Navîn belku gefan li sertaserî cîhana azad dikin. ئەم گشتێ دگەهن و داعش نەکێشەیە سووریا بتنەیە ناپرسگرێکە عێراقیە. داعش پرسگرێکە جیهانەیە و وێ پێتیڤی بە بەرسڤە هەفپشک و بهێنفرە هەیە. Pirsa dubare avedankirin û pirçekirina leşkerê Iraqê babetê serekî bû li Kombûna London. General John Allen, nûnerê taybetiye Serokê Amerîka Barack Obama bû hevpeymaniya şerê dijî Daeş di Kombûnê da daxwaza pirçekkirin û rahênankirina hêzên parastina Iraqê kir. Wezîrê Derveyê Brîtanya Philip Hammond dibêjetin merem nehêlana aydîolojiya Daişê li her cihekê li cîhanê. کۆمبوونا ئیرۆ حەزامە پشتڕاست دکە ji بۆ هەفبەندیەکە بەرفرە و کاریگەر ji بۆ شکاندنا نەبەس کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی بەلکو ئایدۆلۆجیە ئەو لەسەر ئاوا بووی و نەبەس لە عێراق و سووریا بەلکو لە هەر جهەکی ئەو لێ.
هەروەسا بەرێز هامون پێگیریە خۆ بڤی ئەرکی دیار کرد کو ئەگەر چەند دەم vekêşit yan me berew kî ve bibit em ê berdewam bîn di şerê dijî terorîzmê. Serokvezîrê Iraqê Heyderî Ebadî got kombûn bo bihêzkirina hevpeymaniya nêfnetewî dijî Daişê. Herwesa Iraqê hemahengî û hevkariya navxwî û herêmî heye bo jinavbirina terorîzmê. Em li virin ji bo bihêzkirina hevbendiya nêfneteweyî li dijî Daeş û rêxistina terorîstî. û ez li virim ji bo wergirtina pitir piştevaniyê ji dostên me û ez keyf xweş min gelek soz bihîstin ji hevbendên Iraqê di şerê wê de li dijî Daeş. Serokvezîrê Iraqê her wesa ragihand em naxwazîn pirsa aborî û dakeftina petrolê rengdaneka xirab li ser leşkerê Iraqê hebit lewra kombûnê soza hevkarî û alîkariya Iraqê da. Lê çend rojên borîn hêzên pêşmergên Kurdistanê bi piştevaniya hêrişên asmaniyên hêzên hevpeymanan pêşrawiyên mezin bi dest ve înayne wişiyan hêla peywendiyan li navbera bajarê Tilefer û bajarê Mosul bibirin û çekdarên Daeş naçar kirin bikevne di rewşa bergiriyê da. Serarê ku hêza xudan here bandûra mezin li ser berûkên şerî dijî çekdarên Daeş hêzên pêşmergên Kurdistanê lê Kurd nehatine daxwaz kirin bo konferansa hevpeymaniya nêfnetewî dijî Daeş li London. Serokê Herêma Kurdistanê Mesûd Barzanî di peyamekê da dilgiranî û nerazîbûna xwe diyar kir li ser daxwaznekirina Kurdan bo konferansa London. û got ji aliyek neşet noneratiya xelkê Kurdistanê li kombûnan da biket. Xalid Fettah, Dengê Amerîka. Gotara salane yekgirtina niştîmanî bûye tor û edetek lê Amerîka li şeva sêşemya siyem ya mehayek. Ew pitir derfeta serokiya siyaseta xwe ya giştî ji Emerîkiyan re berî qanûndaneran zelal bike. Ev sal Serok Obama pitir giringî da pêşketinên aborî lê komariyan jî bersivên cuda hebûn. Nava rokê gotara salaneya rewşa niştîmanî qeyîmkirin û parastina Çîna navend bû lê Serok Obama gelekê ji salên borî gejbîntir bû. Tava krîza derbas bû û yekgirtina neştimanî bi hêze di vê demê de û di gel geşkirina aborî de dalengî berteng dibin, sazkarî geş dibe. Em ji raketinê rabûn ser xwe ji bo em paşeroja xwe ji her welatekî di cîhanê de baştir binivîsînin. We have risen from recession freer to write our own future than any other nation on earth. Egerçî li gora rawergirtineka navenda pî û ne her kes li Amerîka weka Serok Obama gejbîne sebaret rewşa aborî lê wî bername xwe û baweriya xwe ji bo her du civatên sînator û nûnerên Kongresê Emerîkî û tevaya gelê Emerîkiyan diyar kir. Hizir ew e got ev welat çindî baş e di dema got derfet ji her kesî re hebe û her yek erkê xwe cêbicî bike li jêrî heman yasayan ve. Çawa Çîna navend bihêz bibe bi baweriya Serok Obama ew bi alîkariya çavdêrîkirina zarokan û perwerdeyê heta 2 salên zankuyê jî bêpere. Ji bo paşdestkirina parê pêtîvî ji bo van bernameyan Serok Obama dixwazitin rêjeya baca li ser dewlemendên Emerîkî bilind bike. Ev veya xala cudahiya wî digel komariyan. Em ê pêşniyaza kêmkirina xerciya zêde bikin û ragirtina hevsengiya bojeyê bi reformên hêja ne zêdekirina bacê weke serok pêşniyaz dike. Ev 6 salê serokin rew jî xerabtir bûye. Di dema got xelk roj bi roj karê zehmettir dikin. Divê em bacê li ser malbatên Emerîkî zêde nekin. Yên got karê zehmet dikin û ew yên derfetên kar peyda dikin. Mixabin ev nexşeya bi tenê ya Serok Obama. Cara êkê bû di 6 salên serokatiya xwe de Serok Obama yê demokrat gotara êgirtina niştîmanî ji bo Kongresê Piraniya Komariyan di her du civatan de bidetin. Komarî pitir rexneyê li siyasetên derbê hikûmeta Obama û demokratan digirin. Serokî weka caran gelek cihne da wî layanî giring di gotara xwe da lê ji Kongresî xwest biryarekê pesend bike û rê bide bikarînana hêzê li dijî komela milîtanên dewleta İslamî. Instead of getting dragged into another ground war in the Middle East, Li şûna em bêrakêşan ji bo şerrekî din li ser erdê li Rojhilata Navîn em rêbertiya hevbendiyekê dikin. Welatên Ereb di nav debin bo ji navbirina terorîstên dewleta İslamî û alîkariya rêkeberiya Sûrî ya modern û her kesekî li dijî ideolojiya tundrê be. Vê hewlê pêdevî bihêzan heye lê em ê bi ser kevin. I would have loved to have seen him come out much more aggressive
من gelek hez dikir ew bêtir tund be di şerê li dijî terorîstên îslamên radîkal de. Serok bixwe zilamekî baş e, lê tu nikarî siyaseta derve da rêj bike bi şêweyê got tu hez dike bê cîhan çawa be. Divê tu siyaseta derve da rêj bike li gora bêka cîhan çawa ye. You got to make your foreign policy the way the world is. خەما کۆماریان ئەوە دە داونستاندرێن بەرنامە ناوۆکیە ئیرانیدا تەهران نێزیکی داخوازên xwe dibe bê ji ber dananan û Amerîka û civaka nêfneteweyî çi bi dest venayînin. بێنە بەرچاوی خۆت تۆ کارداری و بەخت وای هێنا 100 میلیارد دلار زیانت وێ دەکەوێت چی دەکەیت لەوانەیە وەک ڕاستی قبوڵی بکەیت بەڵامەدی بۆ ئەوە چی دەڵێیت بەهۆی تاوانی سایبری واتە تاوان لە ڕێگای سیستمی تۆری کامپیوتەری دەکرێن خەڵکی بە 100 میلیارد دلار زیانیان پێدەگات ئەم بابەتە بەم دوایانە لە کۆنفرانسێکی نیویۆرک تاوتۆکرا بە بەشداری نوێنەرانی کۆمپانیەکانی کەرتی تایبەت تا بزانن چۆن ڕێگەی تاوانی سایبری بژیرێت. جه علاوین دمبورینه تا بازرگانیا لسرانسری جهان تا کو بگه خدمتین کسایتین بانکان گنهکارین اینترنت جهدگرن آگاهی نرخدار روجانتین دزین ده کنفرانسا پاراستنا اینترنت ده لنیویورک شارزای پاراستنا جهانی تام پاترسون ده بیجه گاوا به او آگاهی کسایتین ساغلمیینه. So if you start to do your online healthcare اگر تو بخوازی آگاهیین خوایین تندرستی لسر انترنت بکار بینه دوی هایته جد زینا وان هبه دزینا دوسه که تندرستی یا تلیفونا کسکی بو های 5 آن 6 دلارن demek افتشتکی کو خلق لیدگرن دا کو ای سال بدزن و به دوام بکن چیروکن بازار مزن وقت تارگتو نیمن مارکوس هاتن هاکر کرن بانكا جي بي مورغان تشيس لقل شاخكي بتشوك لكوشكا سبي او جي دناف فان بويرين داوين هاكر كرني دابون شارزای انترنت لقل اف بي اي اوستن برغلاس دبيجا قلق جاران كارمندين بيگونه بيما بس تفلي اوي كاري دبن چیروک نه او که دزگه چقدر پردین جبو پاراستنا انترنتی او هنگری دایه بکارمند و آنجی بوی کسی داوی یکو فایل هاکرین کلیک دکه نوینرین پینجا ولاتی ده اوی کنگری دا آماده نه کارستن میورث برپرسه لپرسینن گنهکارین انترنت لآلمانیا دبیجه گنهکاری انترنت به پیدوین هندک دکاره کاری خواه بکه ویتنه پیوستی به بنگه که تکنیکی یا باش هیا سیور کی کو کاری به کری بکه او گله کی حسانه هر وها پیوستی به کد که هاکرینه هیا قوه که بریا پیام الکترونی بلاو بکه وکو نمونه پشتره او دکاره وان کامپیوتران کنترل بکه and then he can control these computers. لقل هاكر كرنن مزنن كو دنگ ددن وكو إيريشا لسر سوني عن خراب كرنا برنامج إكس بوكس لايف كومبانيا مايكروسوفت و تورا بلاي ستيشن سوني هندك تشتن كسايتيجي وكو أكاونتن خلاتن هيلن أزماني هاتن هاكر كرن ماري جاليغن بريفبرا دزگها ديلويتي سابر ريسك سيرفيسز دبيجا رنگ أو همي ببابر برسياريا تاكان دوی ام ایدی لدورکار پاراستنا آگهین خوین تایبت هزرا خو بکن. ام پیش بینیاوی یکی دکن که امریکا م پارزه. لام هین ند آماده نه گاون پاراستنیت هری سادجی بهاویجین. گالگن پیشنیار دکه که هر یکک پیوسته راستی اوی پیشبینیه ببه که هر تشت لسر انترنت ببه گشتی و لگور و راستیه بلوه. صالح دمیجر تنگی امریکا. وجه انجام شرندنیف برا هیزین رژیم اسد و هیزین یکین پاراستنا اقل یپکیدا لباجار حسکی جماره که مالباتین کرد رویانا باجارین دین کردان پیامیر دنگ امریکا لقامش لزانا عمر لپیش یاوان بو لسر ریک عامودی جبر رو شاشر لباجار حسكي بحضارن جو كردين حسكي بري خدان دربسية وعمودي برناد زلام برناد بس لحدنا بس نقطة ضعيف قوم مدفعي توب وحشتي دافيت نسر مدني هناك شهيد هنا هناك بريندار هنا بس انا صوتي نوت دركتن مدني دركتن بسلام وخورت بس لحد تجي خبرنادن كاميرا دنج امريكا روشا خلكن حسكي ينجو قريب وخبيج هنا عمودي شوباند خدي انا تو حسكي بقري السد مالتي نماي تو في يمكن خيول شولا وجعدان وربنا
قارقاري وان وإيشي وان وأبي بريم يعني كل حسكي هي أما تبي شهي إيه خان يخل كي خرابو إيه زارع عالمي تشون اشتر بيجن صون نرابو نرو دافيت ناف مالا مدفعية دافيت سيشار مدفعي الحارة مكت شارع مش حميدة كاميرا دنگي أمريكا لناف مالك عامودة سي مالباتن جي حسكي ديتن زاروك وجن بغمجيني چروك خوطانين زمان وهم المساكن بون نزيكي مساكن بون وقذيفة هاتن وطلقة هاتن يعني ام دركت ام رفيان شو مالا جيراني خو طابقات جول ليكري بنيبون قبو يعني وامتدبون والله حتى ساعات دوجي امتدبون جي بي ام رفيان كلاسي وش كلاسي يجي ام رفيان عامودة ونتشتقمر وزاروك والله بريد يجي قال لك يمتعب خوار شا ساعتان بريد مان وام عذبين حياتي بس ام هات الساحة قطودا كتن عائلة مردر كتن سياريده يعني وقت بازداني كتن وزاروك بيرك وزاروك يا چارمه هي مر وهاتن وزاروك يا مر السياريده ساعات شار سير نيف امريده حياه ساعات حفده قفلي يعني تشتي بيرك جرياج بو زاروك اخو چارمه هي تشتك بيني جو بس ازنما تحملين عبد الوهاب بافي عمر شخلكي عاموديه دبيجه او ناهله جو ميفان واني شحسكي لدبستان يان المزقف طرازين مالي عامودي حمو مالي وانن جيل جماهية نرن جامعة نرن مدرسة جمالي مهنة خانية مهنة خوارن بقاف بحمدش جوار لازمه ايغو بخواز بي هر دربيسيه واسياره هن پراندن عالمي ايغو بخوازار قامجدو پراندن عالمي اي بخوازار گوندا معايلاك بصباحيه معايلاك برت الحبشي مهنك برن دربيسيه ام علي عمود كوك قم قبول ناكن عالم دي جامعه مدرسه كيف يعني حر مالك عمودي بيشوازي مالك ودو كريه وقبول نكرنا اوانات دهندري جامعات دي ياد دبستانات ابن والله زانا عمر دنگي امريكا عمودي توناتی هەڵسوڕاندنی کاروباری ئەو پەنابەرە ئێزیدیانەی ڕایان کردوتە تورکیا لە دەست هێرشەکانی ملیتانی دەوڵەتی ئیسلامی بۆتە هۆی ناکۆکی نێوان حکوومەتی تورکیا و پارتی کوردان هەدەپە. نزیکەی 4,000 ئێزیدی لە کەمپی پەنابەری چنار لە دیاربەکر گیرساونەتەوە. کەمپەکە یەکێکە لەو 11 کەمپانەی لەلایەن کاربەدەستانی خۆجێی ژێرکۆنترۆلی هەدەپە ئاوەدان کراونەتەوە. مەغریبی سولەیمان خێزانی دووژیانی و حەوت لە منداڵەکانی چەند هەفتەیەک بوو لە شاخ و شێوەکانی سووریا و عێراق بوون بەر لەوەی بە سەلامەتی بگەنە تورکیا. وەختێک کە عالم هەموو ڕەوی گوتم گۆ داعشوی هات من نکاریم بمینن مرۆڤ نەشێت بەر دەوڵەتا بسەکینێ گەلێک دەوڵەت نەفداعش نە عەسابەیەکە مرۆڤ بیژێ شەڕێ ئێزلاما بکە ئەمژی چوون ئەم کە نەچیدا. بەڕێوەبەری کەمپەکە مەتین پاڵاندوکەن دەڵێت شارەداری دیاربەکر کەمپەکەی ساز کرد پاشەوەی بە هەزاران ئێزیدی ڕوویان تێکرد. لە ناوەندێکی ژنان منداڵەکان فێری خوێندنی زمانی کوردی دەکرێن ئەوەش پێچەوانەی کەمپەکانی حکوومەتی تورکایە کە لەوێ زمانی هەڕەبی دەگوترێتەوە. پاڵاندەکەن دەڵێت ئێزیدیەکان خۆیان پۆلەکان بەڕێوە دەبن ئەوەش دەبێتە هۆی بنیادنانی متمانە لە پاش ئەو هەموو چەوسانەوەی بەسەریان هاتووە. لە ماوەی چەندان سەدەدا ئێزیدیەکان هەتا ئێستا 74 جار کۆکوژی کراون هەر بۆیە ئێزیدیەکان متمانیان بە کەس نییە بە تایبەت کۆمەڵگەی مسلمانان بەڵام لە ماوەی ئەم 4 مانگی ڕابردوودا ئێمە توانیمان متمانەی ئێزیدیەکان بەدەست بێنین. 12 لە 15 ئەندامەکانی کۆمیتەکەی کەمپەکە بەڕێوە دەبن پەنابەرانی ئێزیدین بەڵام بێجگە لە دابینکردنی ژمارەیەک چادر و خێوەت ڕێکخرانی کەمپەکە گلەیی دەکەن کە یارمەتێکی ئەوە تۆیان لەلایەن حکوومەتی تورکیا پێ نەگەیشتووە. هەرچەندە پارتی دەسەڵاتی تورکیا ئەک پارتی دەڵێت کەمپی گونجاوی حکوومەت هەن و هەدەپە تاوانبار دەکات کە کەمپەکانی بۆ پێشخستنی بەرنامەی خۆیان لە بەرمافی کوردان بەکارهێناوە. ئەوان هەوڵ دەدەن سوودی سیاسی لەوە وەربگرن. مەسەلەی سەرەکی دەبێت سەلامەتی ئاوارەکان بێت. بەڵام ئەوانە کردیانە بە مەدانێک بۆ دەستگای ڕاگەاندنی نێونەتەوەیی ئێرە هەر تورکایە و هیچ وڵاتی تر نییە. بەڵام زۆر لە ئێزیدیەکان دەڵێن ناخوازن لە کەمپەکانی حکوومەت دابژین چونکە ناچار دەکرێن لەگەڵ عەرەبەکاندا بن. ئەوان باسی ئەزمموی بەێش و ئازاری خۆیان دەکەن کە عەرەبەکانی ئەندامی گروپی دەوڵەتی ئیسلامی بەسەریان هێناون. ئەوەش بە پێی پەنابەر مەهیم ئیبراهیم عایدۆ. تشتێک کە متخوازن مەدوێ ژناف عەرەبان ئەم خەلاس ببن لە ناو عەرەبادا نەمینن گۆ من نێو عەرەبادا بمینن ژی من نێو عەرەبادا بمینن
ئەف هەفتی و چار فەرمان هاتنە سەرێمەوەی بگەهەیە حیا بسەداژی کەس ژمە نامینێ وچوونی پێکەوەژیان زۆر لە ئێزیدەکانی ترساندووە کە دەڵێن چیتر پاشە ڕۆژیان لە عێراق یان لە سووریا نییە بەڵکو پەنابەرەتی سیاسیە لە ئوروپا و لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن پیشانگەها هونەرمەندی شێوەکار لوقمان ئەحمەد ڤەکر. کاک لوقمان کارمەندێکی پشکا کوردیا دەنگی ئەمریکا وی بژمارەکە تابلۆیان خوا دەگەل دەنگ و ئاوازین هەفکاری مێدن جانی دیلان کارمەندێن دەنگی ئەمریکا و میێوان ئاگەهداری ژیان کەلتور و ڕەوشە کوردان کرد. راپۆرتە ساڵح دەمیجەر. بە ناونیشانە هێڤین بچووک بێریڤان کۆبانی شێوەکاری کورد لوقمان ئەحمەد پێشانگەها کە شێوەکاری ناوەندا دەنگی ئەمریکا واشنگتن دارخست و بڕەکە مەزن ژێ کارمەندێن دەنگی ئەمریکا و ئەندامێن ڕەڤەندا کوردی واشنگتن و دەردۆراوێ لێ ئامادە بوون. پێشانگەهژێ دەردۆرا 20 تابلۆیان جور بە جور پێک هات و ڕوونیدا سەر تایبەتمەندیە کوردان و ژیانەوانە زەنگین بڕەنگان. لوقمان ئەحمەد دەوێ پێشانگەهێدا باڵکیشان سەرهێویین خەلکێ کورد و ڕاوەستانەوانە دژی تەرۆرێ و بەتایبەتی چەکدارێن داعش. ئەس وەک هونەرمەندێکی شێوەکار ئەس دخوازم ئەو تشتێ هەست و باوەریە خۆ بیر و بوچوونی خۆ بە خەلکی خۆ پار بکەم. وادنێ مەساجا گەلێکی ئەو گرینگش بۆمە ئەمش خەلکی خۆربێژن ئەو نەبتەنێنە تشتێ دەستێمەتێ ئەم پێشکەشی وان دەکەن مش بۆ خەلکێ بیانژی تایبەت وەکتە گوت لە دەڤەرەکە وسا لە واشنگتۆنێ و دەڤەرەکە حکوومەتێ گەلێکی گرینگە گو ئەم ڕەنگێکی گەلێکی پاک و جوان ڕێ خەلکێ بدن. ئەدیتۆرێ گشتیە دەنگی ئەمریکا ستیڤ ڕێدش کە لوقمان ئەحمەد دەوێ پێشانگەهێدا تابلوویەک دیاری وکرد وی بیر و بۆچینین خوا لە دۆر ئەوێ پێشانگەهێ وەها ڕاگەهاندن. گەلک گرنگە ji dengê ئەمریکا ڕەو ji کارمەندên dengê ئەمریکا را ببینن و بزانن کامە چەند کەسێن بەهرەمەند و ژیر هەنە. ڕۆژانە ئەم هەفتوو دبینن لێژە بۆ ئەم بزانن کە ئەو چەندێ دکارن بەهرەیە خوا نیشان بدن ئەو زێدە گرنگە. پێشانگەها لوقمان ئەحمەد نیشانە دەولەمەندیە دەستگەهامەیە. ئامادەیان ژێژە عالیە خۆدا ئەv پێشانگەه بە ئەرینێ نرخاندن و ئەو وەکو گاڤەکە گرنگ بۆ پێناسینا خەلکی ئەمریکی بە چاندا کوردی ئانین زمان. ئەوەیە کە کورد لە هەموو هەستی ژیانیانە لە هۆنەرا بێ لە بەرخۆدانا بێ لە دەرسا بێ لە ژیانە بێ لە هەموو شتا پێشکەون و سەرکەوتوو بن بەس من زۆر پێم خۆشە چون یەکمین جارەکە ڕۆمە پێشانگای کورد کە بینم هیوادارم زۆرتر بن و زۆر مەجای زۆرتمانێکە کەسی وا بتوانێت بێتە پێشەوە. ئەم گەلێک لە خۆشیانیم هاتن ئەم حاضربوون مارەدا کاک لوقمان گەلێک کەس ئەمریکی هاتنە حاضر بوونێ بۆ ئەم پێش خەلکێکن نو ئەم کورد ئەم ڕەنگێ مەرەنگێ ژیانی ڕەنگێ خۆشن نەرەنگێ ڕەشن و کوشتنێنە کێف خۆشن ئەم تشتی خۆی خۆش بگینن ژیانێ بشکلێکی بگیژنن دنیێ ئەنو ئەم کورد ئەم تم شەر دکن هەمبەر تاریێ دێ لە هەمبەر گروپی وەک ئایسس ژیانێ دێ ji ber rengê me zengînin tim rengê me li hember tariyê de jîn dibe bêtir. کارمەندێ بەشێ کوردیە دەنگی ئەمریکا ڕێزدار جانی دیلان ئەو ژێژە عالیە خۆدا بە ژەنینا هەندێک پەرچەین موزیکا کوردی بەشدار بوو. لە بەرامبەر ڕەنگێ ڕەشی تاریک و چەکدارên دەولەتە ئیسلامی داعش هەوڵ دەدن لە ڕۆژهەڵاتە ناڤین بتەواهی و لە هەرێما کوردستانە عێراقی و هەروەها لە سوورێژی بسەپینن لەسەر خەلکێ کوردی سڤیل لەوێ دەرێ لە واشنگتن کاک لوقمان ئەحمەد هەوڵ دەدا کە بە پێشانگەها خوا ڕەنگێ ژیانێ ڕەنگێ کوردان پێشان بکە و بێژە وایە کورد لە دژی تەرۆرێنە لە هەر دەرێ جیهانێ. ساڵح دەمیجەر دەنگی ئەمریکا. زانکۆی بریزواتر لە ڤیرجینیا لە بۆنەیەکی نێونەتەوەیی بە هەڵبەستی سازدا بوو بە بەشداری ژمارەیەک لە شاعرانی جیهان. ڕەڤین دۆسکی دەنگی ئەمریکا لەوێ بوو. زانینگەها بریجواتر فەستیڤالێکە ناونەتەوەیە هەلبەستان لە دارخست. gelek helbestvan ji welatên seranserî cîhanê beşdarî festîvalê bûn û helbestên xwe bi rengekê xwe yê taybet pêşkêş kirin. Du Kurd di nav vê festîvalê de hebûn, Can Saleh û Sîrwan Qicco ku helbestên xwe bi Kurdî û İngilîzî pêşkêş kirin. This festival started several years ago.
vê festîvalê berî çend salan dest pê kir dema ji min hata xwestin ku ez perwerdeya wêjeyê li zanîngeha Bridgewater bikim tiştekî cîhanî. Min destpêkê hizra birina xwendekaran bo serdana helbestvanan kir. Lê paşê me biryar stand ku festîvalekê durist bikin, da ku bêtir helbestvan werin cem me û ji aliyê xwendekaran ve werin naskirin. Di festîvalê de helbest bi gelek şêweyan hatin pêşkêşkirin. Di temenekî biçûk de min dest bi nivîsandina helbestê kir, piştî ez beşdarî workshopa nivîskarekî bûm, piştî min helbest nivîsî, min bala xwe daye ku eger ez wan bikim stran, ew ê bêtir nêzîkê dilê xelkî bibin. Azadî û mafên mirov jî cihê xwe di nav festîvalê de hebûn. Bi taybet derbarê Kurdan û rojhelata navîn. Tiştekî gelekî giring e û tiştekî gelekî pengehkê didê îro em dengê helbestê Kurda sawaan bi zimanê Kurdî bê wala bi zimanê Erebî bê tiştek gelekî baş e îro em bînin kulçora Kurdî û kulçora gelek dewletê cîhanê êgo hazir bûn û helbestê xwe xwendin yanî me îro namek gihand انه ولاtek heye سواء bin dest bi rastî Kurdistan lê helbestekê wê jî hene helbestvanê hene karin dengê xwe bigihîne dinyayê di rewşa xwe de. Helbestvan Rana Cafer Yasîn çend helbestin xwe bi zimanê Erebî xwendin ku ji aliyê Sîrwan Qico de hatin wergerandin bi İngilîzî. أعتبر الشعر الآن هو النافذة التي أطل من خلالها على العالم. شعر بەلای منەوە ئەو پەنجەرەیە لێوەی دەڕوانمە جیهان هەروەها ئەو زمانەشە کە پێی دەدوێم شوێنێتی بیرکردنەوەشمە کە زۆر جار وهام لێ دەکات سەختیەکانی ئەم جیهانم پێ قبول بێت دڕندایەتیەکانی ئەم ڕۆژگارانە هەر بۆیەشە بەردەوام بە شێوەیەکی پۆزیتیڤانە لە جیهان دەڕوانم. Hêjayê gotinê zanîngeh vê festîvalê her du salan pêk tîne di hawildanekê ji bo geşepêdana helbestê. Ravîn Doskî, Dengê Amerîka. û li yekem pêşangeha salê ya otomobîlan li Amerîka mezintirîn kampaniyên cîhanê nûtrîn modêlên xwe yên otomobîlan nîşan dan. Otomobîlên bêhêza kehrebê berçav bûn lê nizimbûna bihayê neftê bala xelkê ji ser otomobîlên edetî nelada. Werin em vê raportê pêk ve temaşe bikin. شارەزای ئۆتۆمبیل ئارۆن براکمان دەڵێت لە پێشانگای ئۆتۆمبیلی دیترۆیتی ئەم ساڵدا هیچ ئۆتۆمبیلێک بە تایبەتی سەرەکی نەبوو. ئێمە بژارەی زۆر جۆرە و جۆرمان هەیە ئۆتۆمبیلە گرانبەهاکان ئۆتۆمبیلە ئەلکترۆنیەکان و وا دیارە ئێستا ئۆتۆمبیلە خەیاڵیەکان هاتوونەتەوە جا هیچ کامیان سەرەکی نین جگە لەوەی کارگەکە کەوتۆتەوە سەرخۆی. جنرال مۆتۆر سەرنجی زۆری ڕاکێشا بە نمونەی بنچینەی ئۆتۆمبیلی ئلکتریکیە نوێیەکان جۆری شێڤی بۆلت کە دانراوە تا 320 کیلۆمەتر بڕ بکات و مەرجە گرنگەکانی زۆربەی بەشداربووانی جیهانی تێدایە نرخەکەشی نزیکەی $30,000 و ڕەنگە یەکەم ئۆتۆمبیلی کارەبایی بێت سەرنجی شۆفێرەکانی ڕۆژانە ڕابکێشێت. ماریا بارا کاتێک بە ئامادەبووانی پێشانگاکەی نیشاندا گوتی ئەمە ڕاستەقینەیە. بڕوا بکەن ئەمە تەنها تاقیکردنەوەیکی زانستی نییە. بۆلت ئیڤ توانایەکی چاوەڕوان نەکراوی تەکنەلۆژیا و هەموو خستەتەکانی ئۆتۆمبیلی تێدایە. ئەمە ئۆتۆمبیلێکی ئەلکتریکی تەواوە بۆ جیهانی ڕاستەقینە. هەرچەندە بۆلت تا ساڵی 2017 نایەتە بازارەوە بەڵام پێش ئەوە ڕەنگە هەر لەم ساڵیشدا بازاری ئەمریکا ئۆتۆمبیلێکی تری جۆری داهاتوو بەخۆوە ببینێت. ستراتی لۆکەل مۆتۆرز ئۆتۆمبیلێکی بچووکە و بیچمەکەی شێوازێکی 3D هەیە و مەکینەکەی لە ڕێناڵتی فەڕەنسی وەرگیراوە. جێ ڕاجر بەڕێوەبەری لۆکەل مۆتۆرز دەڵێت کۆپیکردنی ئۆتۆمبیلی ئیلکتریکی نزیکەی 44 کاتژمێری پێدەچێت بەڵام بەیەک ئامێر دەکرێت. هیوادارم تا کۆتایی ساڵ نێزیک بین لە 24 کاتژمێرەوە و پاشان دەمانەوێت ببێتە نێزیکەی 10 بۆ 12 کاتژمێر. کۆمەڵێک ئۆتۆمبیلی تری گازی نوێژ نمایشکران مارسیدس GLE کۆپی مامناوەندی چواردەرگای نمایش کرد و هاوکات پۆرشیش جۆری 911 تارگا چواری نمایش کرد کە هێزی بزواندنەکەی 430 ئەسپا. پاشانیش فۆرد ئۆتۆمبیلێکی نوێی 6 پستۆنی نمایش کرد کە هێزی بزواندنەکەی 600 ئەسپا. ئەم نمایشی ئۆتۆمبیلی نێونەتەوەیەی باکووری ئەمریکا تا 25 مانگی یەک بەردەوام دەبێت. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. و بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆ.
هەتا ڕۆژە سەرشەمبێ خدا حافظ.